گوێویستی دەنگی سیستەمی سیڕامە بیت لە ناو جەرگەی ناوچەی سەوز ئەزانیت کە دیپلۆماسی جێگەی خۆی بۆ درۆن و موشک چۆڵ کردووە. ئەوەی ئێستای بینن تەنها پێکدادانێکی سەربازی نییە، بەڵکو گۆڕانی نەخشەی هێزە لە ناوچەکەیە. لەلایەکەوە واشنگتن هەوڵەیات بە فشار و گەمارۆ مەیارەکانی بخاتە لیستی تیرۆرەوە، لەلایەکی تریشەوە تاران گەڕووی هورموز وەک پەتێکی خنچێنەر بەکارهێنێت. پرسیارە ڕاستەقینەکە لێرەیە ئەوەیە کێ زۆرترین موشەکی هاویشت، بەڵکو ئەوەیە کێ لەم یاریەیە ئەتوانێت زیاتر هەناسە هەڵکێشێت پێش ئەوەی هەموو ناوچەکە بتەقێتەوە. لە کاتێکە ئیسرائیل باز لە پێکانی عەلی لاریجانی کات، تاران بە موشەکی بالیستی وەڵامەیاتەوە. ئەمە ئەو جەنگە گەورەیە کە ساڵانێک بوو هەمووان لێ ترسان و ئێستا لەبەردەم دەرگای هەریەک لە ئێمەیە. سەرچاوە ئەمنیەکان ئەڵێن ئەم بەیانیە باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغا بە موشک و لایەنی کەم 5 فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کراوە. ئەمە تونترین هێرشە لە دوای دەستپێکردنی شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل وەسفەکرێت. ئامانجەکان بنکەی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی بەغا و ئۆتێل ڕەشید لە ناوەڕاستی شارەکە کراونەتە ئامانجە. سیستەمی سیڕام دوو درۆنی خستۆتە خوارەوە، سێمیان لە ناو باڵیۆزخانەکە کەوتۆتە خوارەوە و ئاگری لێکەوتۆتەوە. خانوویەک لە گەڕەکی جادریە کە ناوچەی چوارگۆشەی سەرۆکایەتیە ئەوەش بردومان کراوە. میدیاکانی ئێران باز لە دوو بردومانەکەن بۆ سەر شاری بەندەر عەباس لە باشووری وڵاتەکەیان. ئەژڵێن بنکەیەکی سوپای پاسداران لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان کراوەتە ئامانج. وەزارەتی بەرگری ئیسرائیل و کەناڵی 12 ئەڵێن لە هێرشێکی ئاسمانیە عەلی لاریجانی کەسایەتی باڵای ئێرانیان کردوتە ئامانج و لێکۆڵینەوەش لە ئەنجامەکە یەکەن. سوپای پاسداران شەپۆلێکی نوێی موشەکی بالیستی و دوورهاویژی ئاراستەی ناوجەرگەی ئیسرائیل کرد. مجتەبە خامنەئی دانوستان ڕەتەکاتەوە و جەخت لە تۆڵە سندنەوە کاتەوە. سوپای ئیسرائیل ئەڵێت کە سەرۆکی ڕێکخراوی بەسیج لە ئێران کوژراوە. ئێران بەکردەیی هاتوچۆی گەڕووی هورموزی کۆنتترۆل کردووە. تەنها بە ڕەزامەندی تاران کەشتیەکانی هندستان و تورکیا تێپەڕن. لای خۆشمان وەزیری نەوتی عێراق ئەڵێت بۆ تێپەڕینی کەشتیەکان لە پەیوەندیین لەگەڵ ئێرانە. وەزارەتی نەوتی عێراق ئەڵێت کە ڕاگەیاندراوەکەی هەرێم سیاسیە. بەغا هەوڵی کارەکردنەوەی بۆری کەرکووک جەیهانەدات و هۆشداریشی داوە ئەگەر هەرێم ڕێگری بکات ڕێکاری یاسایی دژی ئەگەر نەبەر. نرخی سوتەمانی لە هەولێر نرخی هەرسێ جۆرەکەی بەنزینی بەرز کردوێتەوە. ڕێکخراوی CPT ئەڵێت لە 28ی دووەوە تا ئێستا 307 هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان کە بووەتە هۆی شەهیدبوونی 8 کەس و برینداربوونی 51 کەسی تر. ئەمەوێ باسی هەڵوێستانی و دەوڵەتیەکانتان بۆ بکەم. ئیدارەی بایدن داوا لە ببورن ئیدارەی ترامپ داوا لە هاوپەیمانەکانی کات سوپای پاسداران و حیزبوڵڵا بخەنە لیستی تیرۆرەوە. کۆشکی سپی پێشبینیە کات جەنگەکە تەنها چەند هەفتەیەک بخایەنێت و زیان بە ئاموری ئەمریکا ناگەیەنێت. ئۆکرانیا هاتووە و وڵاتانی کەندا و فێرەکات چۆن تێچووی کەم یان بە تێچووی کەم درۆنی ئێرانی بخەنە خوارەوە. باڵوێزی ئێرانیش لە مۆسکۆ ئەڵێت بوونی مجتەبە خامنەئی لە رووسیا بۆ چارەسەر ڕەتەکەینەوانی. هەموو ئەم بابەتانی ئەمڕۆ باسم کرد لە بەرەبەیان و ڕویان ناوەتە ئەم ساتی من قسە بۆ ئێوەکەم. ئەمەیە گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم بە میوانداری سەردار شەریف شارەزای سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە دهۆکەوە میوانی لە زاخۆ میوانی ئەم ڕووماڵەیە. کاک سەردار ئەم کاتە و باش بەخێربێ بۆ ڕووماڵەکەی کورسات نیوز. عەلی لاریجانی ئەم جەنگە یەکلایی کاتەوە بە مردنی وەکو ئیسرائیلیەکان ئەڵێن. زۆر سپاس بۆ ئێوە بۆ میوانانی بەڕێزی ئێوە لە هەرچێنێک بن. لە ڕاستیدا لەم دوو ڕۆژە زۆر ئیشت ڕوویدا هاوشێوەی ڕۆژی یەکەمی دەستپێکردنی شار. بەڵێ
هم لەلای ئێرانەوە کۆمەڵێک سەکرداتی بەرزی سیاسی و لەشکری کران ئامانجی و کوژران و هەمیش لە عێراق بەشێک لە سەرکردە سەربازیەکانی هێزەکانی بەرگری کە وەلایان بۆ ئێران هەیە بوونەتە سەرێشش بۆ دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان کرانە ئامانجی و کوژران. ئەمە خاڵێکی گرنگی دەستپێکردنی نوێیە بۆ شەڕی نوێی یا شەڕی بەردەوامی ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێرانەوە. علی لاریجانی ئایا وەکو بڵێن ئەم پرسە یەکلایی دەکات و یەکلایی ناکاتوە بە دیتنی مەبەستەکەی من علی لاریجانی خۆی نەبوو، یعنی کوشتنی علی لاریجانی بە کوشتنی ئەو ئاوا ئەمریکا و ئیسرائیل سوورن لەسەر ئەوەی کوژرا و ئێران نکۆڵی لێکات ئەوە نەگرنگە تا بە کوشتنی ئەو ئەم جەنگە یەکلایی بکرێتەوە لە علی خامنەی گرنگترە بۆ ئەم جەنگە؟ بێشک نا علی لاریجانی و شەمخانی و کۆمەڵێک سەرکردەی گەورە کە لە دەستپێکی شەڕەوە حتا ئێستا بوونەتە قوربانی خۆیان ئێرانەوە کردتە قوربانی بەشێکن لە منداڵانی نظام، یعنی بۆ خۆیان پەروەردەکراوی سیستەمێکن نظامی جمهوری ئیسلامی ئێرانن بەرگریکاری هەمان نظامن سیستەمن و بۆ ئەو سیستەمەش وەکو بەنگیانی خۆیان قوربانی دەکەن کە بەلای ئەوانەوە دەوڵەتی ئێران دەبێت بێتە پاراستن و دەبێتە بێتە ڕزگارکردن و سەرکردە کلاسیکیەکانی نظامی مەلایی ئێرانی یا تیۆکراسی ئێرانی و بەم شێوەیەش وەکو بڵێن کۆتایی بە شەڕی ئێران لە دژی ئەمریکا نایەتن و یا بە کوشتنی علی لاریجانی ئێران چۆک بۆ ئەمریکا و ئیسرائیل ناڕۆتە سەر چۆک خۆی ناشکێنێتن، چونکە ئەگەر وا بووە بە کوشتنی خامنەئی ئێران ئەو قەناعەتەی بۆ دروست دەبوو کە بەردەوام نەدەبوو لە شەڕ لە دژی ئیسرائیل و ئەمریکا و یەکڕاست خۆی تەسلیم دەکرد و یا دانوستاندن لەگەڵ ئەمریکا دەگرت. بۆیە وەکو بڵێن ئەوەی کە ئەمڕۆکە یانە دوێنێ ڕووداوە کۆمەڵە سەرکردە سیاسی لەشکری ئێران دووبارە بوونە قوربانی ڕەنگە گروتێنی زۆرتر بە پرسە سیاسیەکانی ئێران لە سیاسی لەشکرەکانی ئێران بداتن کە بەردەوام بن لە شەڕ. بەڵام دەمەوێت شتێکی دیکە ئاماژە بەو بابەتەم لەسەر ڕاستی سیستەمی سیاسی دنیاشدا ڕۆژی سەرۆک ترامپ ئەوەندە باش نییە. وشارەکانی سیاسی دیپلۆماسی لەسەر ترامپ ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن بە تایبەتی ئەوەی کە دەرکەوتووە پەیوەندی ڕاستەخۆ لە ناوبینی ویتکۆف و وەزیری دەرەوەی ئێران هەرچەندە ئینکار کراوە لە پەیوەندیدان بۆ ئەوەی کە کۆتایی بەم شەڕە دەبێنن. خاڵی دووەمەوەیە کە وەکو لە ناو خودی ئیدارەی ترامپدا لە ئەمریکاشدا بەرەبرە گوشارەکان لەسەر ترامپ زیاتر دەبن ناو خودی ئیدارەی ترامپدا ئەوەی بزاننیش ڕاوشکارەکانی ترامپ هەڵسەنگاندن دەکەن تاوتۆی وەکو بڵێن هەندێک پرۆژە استراتیژی دەکەن کە بتوانن مثلەن کۆتایی بەم شەڕە بێنن بە چ شێوەیەک بێتن کە بۆ ڕای خەڵک و کۆمەلگای ئەمریکا و جیهان بدەنە پێناسەکەن کە ئەمریکا وەکو لەم شەڕەدا سەرکەوتوو بە. لەسەر ڕاستی سیاسی دنیاشدا وەکو بڵێن ترامپ زۆر لاوازە پشتگیرێکی ئەوتۆ گەورەی نییە بەتایبەتیش لەلایەن هێزە هاوپەیمانەکانی خۆی کە چەندیان ئاماژە پێبن وەکو لە ئوسترالیا، نیوزیلند، ژاپۆن، کۆریای باکوور، چین، لە ئەوروپاش وەکو بڵێن بریتانیا و دانمارک بەشێکی دیکە زۆر بە شێوەیەکی زۆر کراوانە ڕەدیان کردووە کە هێزەکانیان بەشدار من لەو هێزەی کە ترامپ داوای دەکات، چونکە ئەمە پێویستی بە کۆمەڵک خۆناغدا هەیە ڕەنگە مەسەلەن لە پرسیارەکانی داهاتوودا مەسەن باسی ئەم خۆناغا بکەن بۆ ئەوەی کە وڵاتانی دیکە ئەگەر پێویست بێتن مەسەلەن هێز بنێرن بۆ پاراستنی گەڕوی بە ئاسانی باخیرەکان و یا کشتێک گەلە دەنگمە کاک سەردار بازارەکان جیان بێنن. بەڵێ گەلە دەنگمە سپاس دەکەم. ئەگەر بگەڕێینەوە بۆ ساڵێک پێش ئێستا لە جەنگی 12 ڕۆژەی نێوان ئێران و بەرەی ئەمریکا و ئیسرائیل، ترامپ بە شخصی ئەیوت ئێمە ئەتوانین ڕێبەری باڵا بکوژین بەڵام نایکوژین. ئەو قسەیە لە بیرە ئەو لە دوانانەی ترامپ لە بیرە باش. ئێستا ئەمڕۆ ئێستا کەمێک پێش ئێستا ترامپ قسەی کردووە ئەڵێ ئەوەی کە لە ئێران ڕوئەیە تەنها پرۆسەیەکی سەربازیە، ئۆپراسیۆنێکی سەربازیە، ئێمە ئەتوانین لە تۆڕی وزەی ئێران بین و خارکیش بردومان بکەین بەڵام نەمان کرد. یعنی پێشتر ئەو پار باسی ئەوەی کە ئەتوانن ڕێبەری باڵا بکوژن بەڵام نایکوژن. ئەمە دووسێ ڕۆژەم قسەیە دووبارەکە تو ئێمە توانین لە وزەی ئێران بین بەڵام نایکەین، ئەمانوێ خارک بردومان کەین بردومانی ناکەین. ئەمە بۆ مەنایەت ئەمریکا بەتەمە
یان هانی لایەنێکەیات کە لایەنی کەم لە کارەبا و ئاوی ئێران بن؟ زنی لڕاستیدا من ئەم داخوێنی وە ئەم ڕاگەاندنی سەرۆک ترامپ بۆ خاڵێک دەگەڕمەوە من یەکەم لەسەر ئاستی سیاسی جیهاندا دیپلۆماسیدا ترامپ تووشی ئاستەنگ بووە ناتوانێتن هاوپەیمانیەک کۆ بکاتەوە کە بەشدار بن بەهێزی لەشکری بۆ پاراستنی وەکو بڵێن گەڕووی هورمز ئەمە وەکو بڵێن پرسێکی وها ئاسان نییە بۆ وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا یا ئەو وڵاتانی کە دەیانوێتن بەشدار بن من بۆ نمونە بۆتان بین بەشداریکردن لە شەڕی عێراقدا لە شەڕی یەکەمی کەندا و کە ڕزگارکردنی کوێیت بوو لە شەڕی ڕزگارکردنی عێراق کە لە 2023 بوو ئەمریکا توانی لە ڕێگای ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکانەوە پرۆژه یاسا گەڵاڵە بکاتەوە شەرعیەت بە هەردوو هێرشەکە بداتن بە هەمان شێوە بۆ شەڕی ئەفغانستانیش لە پرسی شەڕی سووریادا ئەمریکا تەحەفوزاتی هەبوو نەیتوانی وەکو بڵێن ئەو هاوپەیمانیە کۆ بکاتەوە کە بەشدار بن لە شەڕی دژی سووریا و ڕۆخاندن ڕژیمی ئەسەد نەبوونی بریاری نەتەوەیە گرتوەکان ئەنجومەن ئاسایشی بریار ئەنجومەن ئاسایشی نەتەوەیە گرتوەکان کۆمەڵێک ئاستەنگ بۆ دەوڵەتانی هاوپەیمانی ئەمریکا دروست دەکات لەوانە فەرەنسا بریتانیا دانمارک سوئێد ئیسپانیا ئیتالیا نیوزیلند ژاپۆن کۆریای باشوورەوان هەمویان لە ڕووی یاساییەوە بۆ دەبێتن ئەم وڵاتانە لە بێجگە لەوەی کە وەکو بڵێن لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە پشتگیریەکی یاسایی یا وەکو بڵێن بنیەیەکی یاسایی هەیە کە بەشدار من لە پرۆسەیەکی ئاوادا بەڵێ کاک سەردار لە ئێستاە ئێران شەپۆلێکی نوێی موشک و لە ئێستاە ئێران هێرشێکی نوێی موشک و درۆنی ئاراستەی ئیسرائیل کردووە ئەگەر دیمەنەکانی ئاسمانی ئیسرائیل هەمشان بن هاوڕێیان ئەگەر هەبێت لەوانەیە سەعاتێکی پێ بچێت نیو سەعاتی پێ بچێت بەپێی ئەو موشەکانەیە کە ئێرانی تەقێنێ دژی ئیسرائیل بەڵام ئێران ئەڵێت کە ئێمە هێرشێکی موشکی و درۆنیمان ئاراستی ئیسرائیل کردووە ئەشێت درۆنەکان لە لوبنانەوە بن لە باشووری لوبنانەوە بن بەڵام موشەکەکان لە ئێرانەوە بن ئێستا لە ناو ئیسرائیلە زەنگی ئاگادارکردنەوە لێدراوە بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن هێرشێکی نوێی ئێران بەڕێگاوەیە بۆ ئیسرائیل کاک سەردار هەنێک لە وڵاتان ڕاستەوخۆ بەشداری ناکەن لە جەنگی دژی ئێران بەڵام بە سەریحی بە ڕاشکاوی ئەڵێن ئێران نابێت بەرنامەی ئەتۆمی هەبێت ئێستا سەرۆک وەزیرانی ئێرلەندا ئەڵێ نابێ ئێران خاوەنی چەکی ئەتۆمی بێت و نابێ بە هیچ شێوەیەکیش ڕێگەی پێ بدرێت پاڵپشتی گروپە تیرۆریستیەکان بکات ئەمە ئەوە بوو کە پێش 2 ڕۆژ ئێران ئاگاداری بڵاو کردەوتی ئەمریکا بە تەمای 11 سپتەمبەر دووبارە بکاتەوە یانوێ ئێمەتیەوە بگرێن ئەوە تا ئێستا وەزیری سەرۆک وەزیرانی ئێرلەندا ئاڵێت نابێ ئێران ڕێگەی پێ بدرێت پاڵپشتی گروپە تیرۆریستیەکان بکات و نابێ بە هیچ شێوەیەکیش چەکی ئەتۆمی هەبێت ئەمانە بۆ مانایەن ئەمانەش ئامانجی داهاتووی ئێرانە بن کە بردومان بکرێن چونکە بەم شێوازە قسە لەسەر ئێرانەکەن لە ڕاستیدا وەکو بڵێن ئەم پرسە هەر بەردەوام گوتراوە بەگوێی ئێران دراوە لە دانوستاندنەکان لە ناوبینی ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی وڵاتە زلهێزەکان لە کۆبوونەوە هاوبەشەکان کۆبوونە دوولایەنەکان بە ئێرانیەکان گوتووە 3 خاڵ بووە لەو خاڵانە چەکی ئەتۆمی بووە پرسی موشکی ئێران بووە پرسی چەکدارەکانی وەلایی یا حزب و گروپەکانی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبن وەکو مەترسی بۆ سەر ئاسایشی ئیسرائیل بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا پێناسە کراون هەمیشە گوتراوە ئینکاری ئەمەش نەکراوە بەڵام بۆچی لەم خاڵەدا لە کاتی ئێستادا سەرۆک وەزیرانی ئیرلەندا ئەم پرسە دەوروژێنێتن ئەو مەترسیەیە کە ئەمڕۆکە لە کۆمەلگای جیهانیدا بڵاو بووتەوە دەرەنجامی ئەم شەڕەیە یەک وەکو بڵێن بیانۆی داوتە بۆ ئێران بیانۆی بۆ ئێران دروست کرد بیانۆیکی بەهێز ئەگەر ئەم ڕژێمە بمێنێتن پێویستی بەوەی هەیە کە چەکی ئەتۆمی هەبێتن بۆ ئەوەی خۆی لە داهاتوودا لە هێرشەکانی هاوشێوەی ئەمڕۆکەدا بپارێزن ئەگەر حتا ئێران تەحافوزی هەبوو بابا نوێترین لێدوانی ترامپە بە بەگز وازمەوە کاک سەردار ببوورە کە من ناوبەناو قسەکانی پێ بڕم بە گەوری خۆ ببوورە ترامپ ئەڵێت بەڵام بۆ ئەوەی زیاترشی کاری جوانتری بۆ بکەی جەنابە بۆ پێی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی ترامپ ئەڵێت ئێمە ئامادەنین ئێستا ئێران بەجێی بێڵین بەڵام
بەم نزیکانە زۆر نزیک ئێران بەجێڵین. جێهێشتنی ئێران یعنی چی؟ ترامپ سوپای ئەمریکا تا ئێستا بە زەمین نەچوونەتە ناو ئێرانەوە. ئێران جێڵین ئەمە لەوانەیە بەبەستێکی قوڵتری هەبێت ئەگەر تۆ بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوزی ڕوومکەی تۆ سوپاس دەکەم. بعد تەواکەری وەک بڵن پرسیاریت پێشوو بێن دێمە بەسەرەوە. ئەو بیانەوەی کە ئێستا بەدەستی ئێران دراوە بۆ ئەوەی کە ببێتە خاوەن چەکی ئەتۆمی دەرەنجامی ئەم شەڕەیە ڕێبەری ئاینی ئێرانیان کوشتووە، خامنەییان کوشتووە کە بەڕێگای فتوایە کۆ بڵن دەستکەوتنی چەکی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە حرام کراوە. بەڵام ئێستا ئەو مەترسی هەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا ئەوانە دەڵێن ڕەنگە مشتەبا وەکو بڵێن ئەو فتوایە هەڵبەشێنێتن سەرۆکی ئاینی ئێستای ئێران مشتەبا خامنەی کە کوڕی علی خامنەی بوو هەرسێ علیەکەش لە ماوەی ڕابردوودا شەهید کران. علی خامنەی بمبورەکەم کەڕەتەش پێتە بڕم بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ فەرماندە و لێپرسراوانی هێزەکانی حەفدای پێشمەرگە و دەستگا ئەمنیەکان کۆبۆتەوە ناوچەکە کوڵێت. بافڵ تاڵەبانیش لەگەڵ فەرماندە و لێپرسراوانی هێز ئەمنیەکانە کۆبۆتەوە. لە کۆبوونەوەکەیە دوایین پێشهاتە سەربازی و ئەمنیەکان و کاریگەریان لەسەر هەرێم تاو توێ کراوە. ئەمە نوێترین هەواڵە کە بەفڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ فەرماندە و لێپرساوانی هێزەکانی حەفتای پێشمەرگە و دەستگا ئەمنیەکان کۆبۆتەوە لە کۆبوونەوەکەیە دوایین پێشهاتە سەربازی و ئەمنیەکان و کە کاریگەریان لەسەر هەرێم هەیە. سەرۆک بافڵ لەگەڵ ئەو فەرماندە و لێپرساوانی هێزەکانی حەفتایە گفتوگوی کردو و قسەیان لەسەر کردوون. ببوورە دووبارە کە قسەکانم پێ بڕێت کاکسە دەرفەرموون. هەمان بابەت ئەمریکا ئێران بەدیتنی من بە کوشتنی خامنەئی بەڕاوستانەی شەڕ ڕەنگە بە دوای بەدەستێنانی چەکی ئەتۆمیە بێتن و سەرۆک ترامپیش کە ئاماژەی بۆی کردەوە بە زووی ئێران بەجێدێ لە ڕاستیدا بۆ هەموو کەسێک هەموو شڕۆبکارێک زۆر دژوار بووە کە هەڵسەنگاندن بۆ قسەکانی سەرۆک ترامپ بکاتن لە هەموو ئان و ساتێکدا قسەی نوێ دەڕات و هەڵوێستەکانی خۆی دەگۆڕێتەوە. و ئەمەی کە ئێستا شێ بەردەوامە کوشەڕ لە دژی ئێران بەردەوامە بژێرخانی لەشکێری لە ژێرخانی سیاسی ئێران و کوێران کراوە. ئەوەی ماوەکو لە ژێرخانی ئابووری ئێرانە بەتایبەتی پێشەسازی نەفتە کە ترامپ لەگەڵ ئیسرائیلەکان بەتایبەتی لە دوای نەڕازیبوونی چینەکان ئاماژەی بۆ دەکا نابێتن ئەم ژێرخانە بگرێت وەکو وێران بگرێت. هەرچەندە مەسەلەن ئەمریکا چەند ڕۆژێک کە دوورگەی خار بەچڕی بمباران دەکاتن یەکێک لە وەکوونی گەورەترین بنیاد و ژێرخانی ئابووری پیشەسازی نفتی ئێرانە لە خەلیج فارسدا. بەڵام ئەم بمانای نادەکەوەکم لە وێرانکردنی خار دەبێتە هۆی ئەوەی خاک دەبێتە هۆی ئەوەی وکردکۆی گشتی سیستەم یا ژێرخانی نفتی ئێران وێران بگرێتەوە لە هەر شوێنێک وەکو چەند شوێنێک زەرەری وەبەردەکەون. ئەوەی ترامپ دەیوێتن بڵێتن ئەوەیە بەدیتنی من ئەوان نایانەوێتە شەڕێکی درێژخان لەگەڵ ئێران بکەن. ئەم درێژخان بوونی ئەم شەڕە مەترسی لەسەر پێگەی سیاسی ترامپ لە ناوخۆی ئەمریکادا زیاد دەکاتەوە چونکە لە مانگی 11ەوە هەڵبژاردننی کردنێ وەکو لە بەڕەوەی ترامپ دەگرێتەوە. ترامپ پێویستی بەوەی هەیە ئەم هەڵبژاردنە بباتن بۆ ئەو کێ وەکو لە هاوسەنگی هێز لە ئەمریکادا لە بەرژەوەندی ترامپدا یەکلایی بکاتەوە. ئەگەر دیموکراتەکان لەم هەڵبژاردنە سەرکەون بێشک وەکو لە ترامپ ناتوانێتن ئەو سیاستێکە هەیە وە ئەو یاسانەی کە پێویست بێتن لە ئەمریکا بۆ ناوخۆی ئەمریکا و هەروەها بۆ سیاستی دەرەوە و سیاستی ئاسایشی ئەمریکا پێویستی بێبێتن پەسەند بکاتن. بۆیە وەکو بڵێن بەدیتنی من ترامپ دەیوێتن بە زووترین کاتیش لەم شەڕە خلاص بێتن حتا ئەو کاتەی کە بزانێتن ئێران مەترسیکی ئەوتۆ گەورە نییە بۆ سەر ئەمریکا و لایەنەکان دیکە. بەڵام کێشەکە لەوەدا کۆتایی نایەتەوە. ئێران ناڕوخێتن، ئێرانی ئێستا ناڕوخێتن. ئێران تەنیا لە سەردەستی هاوڵاتیانی ئێران دێتەرۆخن. ئێمە دەبێت ڕەچاوی ئەوە بکەین چاوەڕێ ئەوە بین لە دوای کۆتاهێنانی ئەم شەڕە ئەگەر شەڕ ڕاوەستە لە ناوخودی ئێراندا شەڕێکی ناوخۆیی دژی ڕژێم دەست پێ دەکاتن شەڕی دەستەویەکان لە ناوبینی هاوڵاتیان و ڕژێم دەست پێ دەکات هاوشێوەی شەڕی سووریا ڕەنگە بەپێی چ سەرچاوەیەک ئەم قسانەی جەنابێت کاک سەردار ئەم قسانەی جەنابێ پێشبینیە یان زانیاریە و پشتڕاست کراوەتەوە و تۆ باسیەکەیت؟ من لە ژوورە داخەوەکانی وەکو بڵێن بریاردانی سیاسی ئێران و ئەمریکاواندا نیم. بەڵام پێشبینی من ئەوەیە خوێندنی من ئەوەیە بە هەمان شێوەش وەکو بڵێن ئەمە
لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دیار کراوە و دیاریشە وەکو بڵێن نانەوێتن ڕژێمی ئێران لەسەر دەستی ئەمریکا و ئیسرائیل پێتە گۆڕین بەڵکەم ئەم شەڕە بەردەوامی ئەم شەڕە لەلایەن ئیسرائیل و ئەمریکا بۆ ئەوە بووە کە ژێرخانی سیاسی سەرکردە سیاسی یەکەمەکانی ئێران بگوژن، ژێرخانی لەشکری فەرماندە لەشکریەکان وێران بکەن و شلەژام لەناو کۆمەلگای ئێراندا دروست بکەن بۆ ئەوەی ئێران هاوڵاتیان ئێرانی بۆ خۆیان ڕافرن لە دژی دەسەڵاتی ئێرانی و بتوانن دەسەڵات بگۆڕن. لە حاڵەتێکی ئاوادا ئەو کاتە لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتی و هەرێماتی ڕەنگە کۆمەڵێک بریاری دیکە یا کۆمەڵێک هەڵوێستی دیکە پرۆژە یاسای ویا استراتیژی نوێ لەلایەن ئەمریکا وڵاتانی دیکە دەبێتە تاوتۆکردن کە بتوانن چۆن یارمەتی هاوڵاتیانی ئێران بدەن بۆ ئەوەی کە مەسەلەن ئەم سیستەمە بێتە گۆڕین. بەڵام ئەوەی لە بەردەستمانە من نمونەی سووریام هێنات نمونەی سووریا بێنات. سووریا بە هەمان شێوە لە ئێران زۆر لاوەستر و بەڵام خاوەن سیستەمێکی ئایدۆلۆژی حەزبی بەعسی توکمە بووە، توانی 14 ساڵ بە هاوکاری ئێران و هێزە وەلایەکان و رووسیاوانە بەردەوامی بە سیستەمی خۆی بدەوە دەسەڵاتی خۆی بدەن دوای هەڵاتەوە. ئەمە بۆ ئێرانیش واردەم. ئێران سیستەمێکی زۆر بەکو بڵێن ئالۆزی هەیە، چەندین پلەپایەی هەیە وەکو بڵم سەرکرداتی سیاسی دابش بوون، سەرکردایی ئاساسی دابش بوون، سەرکردە دەشکریەکان دابش بوون، دامەزراوەکان دابش بوون. بۆیە وەکو بڵێن لەناو ئێراندا لەناو خودی ئێراندا ئەگەر ئەو ناوچانەی کە زووتر بکەونە دەستی خۆپێشاندەران دەتوانم بڵم ڕەنگە ئەهواز بێتن، ڕەنگە بەلوچستان بێتن، ڕەنگە هەرێمی کوردستان بێتن، ڕەنگە مەسەلەن ئازەریەکان بێتن، ئەم چواردەڤەرە مەسەلەن بتوان ڕزگار بن بکەونە دەستی مەسەلەن ئەم کە منەتەوەیانە هەرێکە و هەرێمی خۆی بەڕێو بە شێوەیەک دەمێنێتە دەبەرەکانی دیکەی ئێران کە هەوڵ بدرێتن بۆ ئەوەی کە سیستەمی سیاسی بگۆڕێتن بەرەو دەسەڵاتی گرێ. بەڵام ڕژێمی ئێران خۆی ئامادە کردو بۆ ئەم سناریۆنەش کە بتوانێت بەرپرسی خۆپێشاندانی ناوخۆی بداتن. لە ئێستاوە وەکو دەستی سەرکردە سیاسیەکان، سەرکردە لەشکریەکان لە ئاستە جیاوازەکان لە ئاستی هەرێماتیدا کراوەیە بۆ کە بابەتێک هەیە زۆر گرنگە حەزەکەم جەناب خوێندنەوەی بۆ بکەیت. زۆربەی وڵاتانی ئەوروپا ئیدانەی ئێرانەکەن، دژی ئێرانن بە مووقف، بەڵام کەسیان ئامادە نین کەشتیەک بنێرن بێن ڕێگەی گەروی هورموز بکەنەوە. ئەم گەروی هورموزە بووە بە خاڵێکی تۆقێنەر بۆ زۆربەی وڵاتانی ڕۆژئاوا. کەنێساوەتە سەرۆکی فەڕەنسا ئەڵێ ئێمە ئامادە نین کەشتی بنێرین بۆ گەروی هورموز. بڵم وەڵامی ئەم پرسیارم لە پێشوداوە دووبارە دەکەمەوە. ناردنی هێز لەلایەن هاوپەیمانانی ئەمریکاوە لەلایەن وڵاتێکی وەکو فڕانسەوە پێویستی بە گەڵالەکردنی پرۆژە یاسایەکە لەناو پارلەمانی فرانسادا کە دەسەڵات بداتە بە سەرۆکی فەڕەنسا بە دەسەڵاتی سیاسی بەڕێوەبەری فرانسا کە هێز بنێرێتن بۆ پشتیوانی ئەمریکا لەم قەیرانەدا. کوشتنی یەک سەربازی فەڕەنسی بێ حەبوونی پشتگیری یاسایی، بێ ئەوەی کە پرۆژە یاسایەک لە پارلەمانی فرانسادا هاتبێتە گەڵالەکردن، پەسەندکردن، دەبێتە هۆکاری ئەوەی دەسەڵاتی سەرۆکۆمار ماکرۆن تووشی لە شڵەژان بێتن، ناڕزایبوونی ناوخۆیی لە فرانسادا دروست دەکاتن و دەبێتە هۆی ڕۆخایەن دەسەڵاتی ماکرۆن. بۆیە وەکو بڵێن بەم شێوەیە ئاسان نییە، ینی بەو شێوەیە ئاسانیە ترامپ داوا دەکەن لە وڵاتان فەرمۆن هێز بنێرن. کەس ئامادە نییە بێ ئەوەی کە بەتایبەتی وڵاتە دیموکراتەکان بێ ئەوەی کاک سەردار هەر ئێستا سەفارەتی ئەمریکا لە بەغدا بۆردومانەکرێت و سیستەمی بەرگری ئاسمانی لە باڵوێزخانەکە ئیشی پێکرا و بەرپەرچی هێرشەکەی داوەتەوە. تەبعاً هێرشەکە لەلایەن سیستەمی سیڕام تێکشکێنراوە. ئێران ئەیوت کاک سەردار، ئێران ئەیوت کە بەداخەوە هیچ وڵاتێکی ئیسلامی لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل و ئەمریکایە پشتگیری ئێرانی نەکردووە. ئێستا ترامپ ئەڵێت بەداخەوە ئێمە لە بیرمان ناچێت کە هاوپەیمانەکان لە ناتۆ ڕەتیان کردەوە هاوکاریمان بکەن لە ئێرانە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر پەتی جەنگی جیهانی سێهەم بوو، سێکە لێرەش دووبارەیە کاتەوە. کاک سەردار ئەڵێت ئێمە مەتوانی کارەبای ئێران ببرین بە 1 سەعات، بەڵام
حەزمان نەکرد دامەزراوە نەوتیەکان وێران بکەین لە خارگ. ئێران و ئەمریکا یەک کێشیان هەیە. بەڵێ لە ناوخۆی کۆمەلگای مسلماندا ئێران بە تۆمەتبارکردنی وڵاتانی مسلمان بەوەی کە داردەستی ئەمریکان و دژی هاوپەیمانی ئیسرائیلن کۆمەڵێک دژبەری بۆ خۆی دروست کردووە بەهۆی ئەو سیاسەتەی کە پەیرەو دەکات بەتایبەتی سیاسەتی شیعەگەرایی. ئەمە لەلایەک ئەمە بۆتە هۆی ئەوەی کە وڵاتانی ئیسلامی پشتگیری ئێران نەکەن و بەتایبەتیش لە شەڕی ئەم شەڕەدا کە بەردەوامە ئێران هێرشی کردوونە سەر کۆمەڵک وڵاتی ئیسلامی کە خاوەن پێگەن لە بەتایبەتر لە ڕێکخراوی کۆمەڵی دەوڵەتانی ئیسلامی لەوانە سعودیە، لەوانە قەتەر، لەوانە ئیمارات، ئەمان هەموویان وەکو کۆمەڵێک دەوڵەتن کە خاوەن پێگەی بەهێزن لە ڕێکخراوی وڵاتانی ئیسلامیدا. بۆیە وەکو بڵێن بەهانە نەهاتنی ئێرانەوە بخۆی وەڵامێکە لەلایەن وڵاتانی ئیسلامیە بۆ ئێران کە ئێران دەبێتن واز لەو سیاست شەڕانگێزی بێنێتن کە پەیرەو دەکەن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شیمالی ئەفریقا یا کۆمەلگای مسلماندا. بۆ ئەمریکای سەردەمی ترامپ ئەمریکایەکی زۆر جیاوازە لەوەی کە ئەمریکایەکی سەردەمی بیل کلینتۆن بێتن، سەردەمی ئۆباما بێتن، سەردەمی جو بایدن بێتن و یا خودی سەردەمی جۆرج بوش یەکەم و سەردەمی جۆرج بوشی دووەم بێتن. ترامپ هاتووەتەوە لە خۆلی دووەمی سەرۆکاتی ترامپدا ترامپ هاتووە وەکو قەلەندەرێک دەیوێتن سیاسەتی خۆی بەسەر هاوپەیمانەکانی خۆیدا بسەپێنێتن. هەموو هاوپەیمانەکانی خۆی تووشی مەترسی کردەوە بەوەی کە دەیوێتن ئەگەر هاوپەیمانەکانی پارێژ زیاتر تەرخان نەکەن بۆ ناتۆ ئەوە ئەمریکا لە ناتۆ دەردەچێتەوە بۆتە هۆی ئەوەی وەکو دروستبوونی مەترسی بەهێزکردنی رووسیا لە دژی وڵاتانی ئوروپاییدا. وڵاتانی ئوروپایی ئەم سیاسەتە زۆر بەباشی دەخێننەوە و دەزاننیش وەکو بڵێن هەرسوکەوتی ترامپ چەندە مەترسیدارە بۆ سیاسەتی نێودەوڵەتی بۆ کۆی سیستەمی سیاسی نێودەوڵەتی. لەبیرمان نەچێتن ئەمە هەموو ماوەیەکی زۆر دوور نییە ترامپ تهدیدی لە دانمارکی دەکرد ئەگەر دانمارک لەگەڵ من ڕێک نەکەوە سەبارەت بە دۆرگەی گرینلاند ئەوە من دۆرگەی گرینلاند بەهێزی لەشکری لا دەمەم. بۆ نمونە دەمێت ئامادە بە بابەتەش بکەم. بە هەمان شێوەش بریتانیاش وەکو بریتانیا وڵاتی دانمارک ڕاستە وڵاتی دانمارک وڵاتی زۆر بچووکە بەڵام هەم بریتانیا هەم دانمارک تاوان دوو هێزی دەریایی بەهێزن لە بەرپشدانەوەی وەکو بڵێن وەڵامدانەوە بەرپشدانەوەی موشک لە ئاستی دەریادا کە ئەم دوو وڵاتە بەهۆی تۆڕەبوون لە سیاسەتەکانی ترامپ بەهۆی هەڵسوکەوتی ترامپ بەرامبەری ئەوان و بەرامبەری هاوپەیمانەکانی دیکەی ناتۆ ئامادە نین وەکو لە هێز بۆ یارمەتی ترامپ بنێرن لەو حاڵەتەدا. ئەمان هەموویان پەیامی سیاسین بۆ ترامپ کە دەبێتن ترامپ پێداچوونەوە بە سیاسەتی خۆی بەرامبەری هاوپەیمانەکانی خۆیدا بکاتن دەبێتن هاوشێوەی جو بایدن، بیل کلینتۆن، ئۆباما، جۆرج بوش یەکەم، جۆرج بوشی دووەم پرسە سیاسی گەورەکانی استراتیژیک جیۆپۆلیتیکی دنیا کە پەیوەندی بە هاوپەیمانی ئەوانیشەوە بە پێگەی ئەوانیشەوە لەگەڵ یەکتر دانوستاندن بکە پرۆژه یاسایەک و یا خود استراتیژیک هاوپێش پەیدا بکرێت بۆ چارەسەرکردنی پرسانە. ترامپ ئێستا هاتووەتە کەوتووەتە تەڵەیەکی ئیسرائیلەوە دەیوێتن شەڕێک بە ئێران بکاتن کە شەڕی خودی ئەمریکا نییە بخۆی بەرپرسان زۆربەی بەرپرسان سیاسی ئەمریکا دەڵن زۆربەی بەرپرسانی وڵاتانی ئەوروپایی دەڵن کە ئەم شەڕی وەکو بڵێن ئەمریکا نییە بەڕاستیشە ئێمە دەمانتوانی وەکو بڵێن پرسی چەکی ئەتۆمی ئێران بە ڕێگای دیپلۆماسی و چارەسەر بکەین بەڵام شەڕکردنی ترامپ و ئیسرائیل لە دژی ئێران ئەو دەرفەتەی لە کۆمەلگای نێودەوڵەتی ستاندوتەوە کە بتوانێت پرۆسەی چەکدامالینی ئەتۆمی ئێران چەکدامالینی موشکی ئێران بەڕێگەی لەشکری و بەڕێگای دیپلۆماسی و چارەسەر ئەمە چارەسەر ناکەن کاتە تۆ نتوانانی یا ئەو توانە نەبێت کە هێزی لەشکری نەخەیتە گۆڕەپانی شەڕەوە بۆ ئەوەی کە بتوانێتن سەرکەوتن بۆ تۆ بەدەست بێنێتن. دووبارەی دەکەمەوە وەکم لە سەرکەوتنی ئێران ڕاوەستاندنی شەڕی ئێستا من کەسێک نیمە کە پشتگیری ئێران بکەم یا کەسێک نیمە کە دەهۆڵ و زڕنا بۆ ئەمریکا ئەوروپا لێ بدەم بەڵام ئەمە خوێندنەوەی ئەمە واقعیشە لەم شەڕەدا ڕاوەستاندنی شەڕ دەبێتە سەرکەوتنی گەورە بۆ ئێرانیش پێداگیری زۆرتر دەبێتن ڕەنگە بەرە و دروستکردنی چەکی ئەتۆمی بڕۆتن ڕەنگە مشتەبا خامنەئی ئەو بیانوەیە کە بووە بۆ پاراستنی ئێران لە شەڕەکانی داهاتوو لە مەترسیەکان داهاتوو هاوشێوەی ئەمریکا و ئیسرائیل بڵێتن من پێویستیم بە چەکی ئەتۆمیە بۆ ئەوەی کە خۆم بپارێزم
بە هەمان شێوەش پەرە بە سیستەمی چەکی خۆی بداتن لەلایەکی بریتانیا بۆ عێراق ئەم قسە بێنە مەسەن بۆ عێراق باش من ئەگەڕێمەوە بۆ بابەتی عێراق بمبورە بە ئەم هەواڵە بەپەرێشە بۆ باسکەم بەریتانیا ئەڵێت ئێمە بنکەکانمان لە قوبڕۆس بە هیچ شێوەیەک بەکار نەهێنراوە بۆ هێرشکردنە سەر ئێران لەگەڵ ئەوەشە ژمارەیەکی زۆر لە درۆنمان لە ناوچەکە خستۆتە خوارەوە دوێنێ شەو بۆچی بەریتانیا ئێستا ئەم قساناکات بۆچی فەڕەنسا ئێستا ئەم قساناکات بۆنی ئەوە کرێت کە ئێران بەتەما بە هێرش کاتە سەر بەرژەوەندیەکانیان لە ناوچەکەیە یان ڕاستەوخۆ هێرشیان بکاتە سەر بریتانیا دەوێتە خۆی بپارێزن لەم شەڕەدا لە هێرشەکانی ئێراندا بەڵام بریتانیا ڕاستەخۆ بەشدار نییە هەر ئەوەی بریتانیا بۆ خۆی ئێستا اعتراف دەکاتەوە کە درۆنیان خستۆتە خوارێ ئامادەگی ئەوەیە کە بریتانیا وەکو لەشکرێک ئامادەگی هەیە هەرێستا کاک سەردار بارگایەکی حەشتی شعبی لە باشووری بابل بۆردومان کراوە بمبورە جارێکی تر بە گەورەی خۆت کە من قسەکانە پێ ئەبڕم بەڵام هەواڵەکان بەپەلەن ئەبێ بەپەلە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوزی بگوازینەوە تەنها بەخشمانە تەلەڤیزۆنیانی لە ڕادیۆشە هەمانە ئەشێت ئەوانەی کە ئێستا بە ڕێگاون گوێ لە پەخشەکەمان بگرن بۆیە ئێستا لە بابل بەرەگایەکی حەشتی شعبی بۆردومان کراوە ئەگەڕێمە بۆلات ئەم بابەتە ببەستەرەوانەیە بە عێراق ویستە باسی عێراقی و تا بە درۆن هێرش کراوەتە سەر باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا لە بابل بەرەگایەکی حەشتی شعبی بۆردومان کراوە لە قائیم لە ئەمبار لە ڕۆژئاوای عێراق بە هەمان شێوە بۆردومان کراوە ئەمە ئەومانە پێڵێت ئێستا عێراق لەناو بەرەکەیە جا عێراق بەرەی ئێرانە یان بەرەی ئەمریکا و ئیسرائیلە بە پێوەی کە بۆردومانە کرد هەمووی بلێیات ئەوە تا لە عێراق لە هەرێمی کوردستانە درێت لە پاڵاوگەنەوتیەکانە درێت لە بەسرا ئەمە چیە بۆردومانیانەکە لە حەشتی شعبیە درێت تا ئێستا یەکلای نەبووە تۆ عێراق لە کام برەیە لە عێراقدا چەندین تەیار هەنا ئێمە بین لە حکوومەتی عێراقەوە دەست پێکەن کە بەشێک لە هێزە گەورەکانی شیعە بەشدارن لەوەنە مالکیە حەکیمە سوودانیە حەیدەرعەبادیە ئەمانە بەشێکن لە مەسەن سیستەمی دەوڵەتداری عێراق کە خۆیان حتا ڕادەیەک هاوپەیمانی ئەمریکا پێناسە دەکەن لە پرسی پاراستنی ئاسایش ئەگەر مەترسێکی گەورەتر لەسەر عێراق و ئەوانە هەبێتن ئەمریکا بەهانایان بێتن لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا سوودانی بەخۆی سەردانی ئەمریکا کردوتەوە تقریبا 14 ڕێکەوتنی گەورەی ئابووری و ئاسایشی و بانکی ئەوانەی ئیمزا کردووە ئەمریکا بە گرنگیەوە بایەخ بە عێراق دەداتن ئەمریکا شەڕێکی بۆ عێراق کرد عێراقی لە ڕژێمی سەدام حوسێن ڕزگار کردووە نەک بۆ ئەوە بووە کە وەکو بڵێن عێراق تەسلیمی ئێران و هێزە شیعەکان بکاتن کە هاوپەیمانی ئێران بن و هیچ هاوپەیمانەتی وای ڕەچاوی بەرژەوەندەکانی ئەمریکا نەکەن بەڵام لە لای دیکەوەشەوە کۆمەڵێک هێز هەنە کە هەم لە دەسەڵاتدا بەشدارن هەم لە دامەزراوە سیاسی لەشکریەکانی عێراقدا بەشدارن خۆیان وەلایی دەبێن خۆیان لایەنگری سیاسەتی ئێران دەبێن خۆیان وەکو بەشێک لە سیاست و ئایدۆلۆژیای دەوڵەتی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێنن ئەمەش بەشێک ڕەنگە هەندە حزبی هەرێمی کوردستان ئەوانەش وەکو بڵێن لەم بابن لەم ناوەندا هەبێن وەکو بڵێن هاتوچۆ بکەن بۆیە وەکو بڵێن ئەمریکا ئەو نامەی کە بە عێراقی داوە حتا ئێستا جێبەجێی نەکردووە لە ڕێگای تهدیدکردنی ڕسمی لە ڕێگای نامەی دیپلۆماسی لە ڕێگای دانوستاندنەکانی دوولایەنە حکوومەتی عێراقی ئەو توانایی نەبووە کە بتوانێتن ئەم هێزانەی کە وەلایەن بۆ ئێران هەیە هێزەکانی حەجی شعبی کە پرچە کراویشن لەلایەن دەوڵەتی عێراقیشەوە بتوانن بخاتە ژێر دەسەڵاتی خۆی کۆنتڕۆلکردن لەلایەن دەوڵەتی عێراقەوە ئەوامر لە سەرۆکوەزیرانی عێراقەوە بگرن کیگەیەکی لە گەورە کێشەکانی وەکو بڵێن ئەم پرسە ئەوەیە ئێمە لە عێراق سێ ڕئیسەرکانمان هەیە ڕئیسەرکان جێشمان هەیە ڕئیسەرکان جێشی عێراقمان هەیە ڕئیسەرکانی جێشی حەجی شعبیمان هەیە ڕئیسەرکانی وەکو بڵێن حێزی پێشمەرگەی کوردستانمان هەیە ئەمانە هەموویان وەکو بڵێن دەبێتن لە ژێر ئەنجومەنی ئاسایشی عێراقدا کار بکەن بە فەرمانی وەکو بڵێن سەرۆکوەزیران کە ڕئیسی کۆی گشتی هێزە لەشکریەکانی عێراقەوە بەڵام بەداخەوە بەشێک لە هێزەکانی حەجی شعبی بەشێک لە هێزەکانی حەجی شعبی حتا دوێنێش ئەو بوو هادی عامری داخوایەکی بۆ ڕاگەاندن داوە کە تۆڵەی وەکو بڵێن ئەم شەهیدانەی حەجی شعبی لە ئەمریکا و هێزەکانی سەهیونی دەکەنەوە لە کاتێک کە هادی عامری بەخۆی یەکێک لەو کەسانە بووە کە بە مبارەکەی ئەمریکا و بە پێشگیری ئەمریکا هاتووتە
سەرکوچی دەسەڵات لە عێراقەوە عێراقی ئێستا لە دۆخێکدا کە ناتوانێت سەرکرداتی سیاسی عێراق حکوومەتی عێراق ناتوانێتن بەغداد بپارێزتن دوێنێ هێزەکانی حەزب شعبی ئەوانەی کە پاڵپشتی ئێران دەکەنەوە حەزیان لە بەغداد دەکردەوە دوێنێ وەکو لە هەمان هێزی حەزب شعبی ڤیدیۆی درۆنێکیان بڵاو دەکردەوە کە تەراتینی بە قونسولخانەی سەفارەتی ئەمریکا دەکرد و ئەوەی نیشان دەدا کە ئەمریکا ئەو توانای نییە کە ئاسایشی سەفارەتی خۆی لە بەغدا پێدابین بکرێتن بۆیە وەکو بڵێن ئەم هێزە لە چەندین ڕەنگە بتوانێت مەسەلەن ئەو زەربە کەمەرشکێنانەوە بەرهێزەکانی ئەمریکادا بخاتن ئەمریکا ئەمڕۆکە ڕێکارێکی تونتوری گرتوتە بەر بۆ ئەوەی کە بتوانێتن دەرسێک و یاخود ڕێگر بێتن لەو هێزانە کە بتوانە زۆرتر گوشار بخەنە سەر ئەمریکا لە عێراقەوە بە چڕیش وەکو لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو لە دەڕۆژی ڕابردوودا ئەمریکا بنکەکانی ئەو هێزانەی لە کۆی گشتی جغرافیای عێراقدا بمباران کردە وێران کردە سەرکردە سیاسی و لەشکریەکانشی پشتوتەوە دۆخەکە بەم شێوەیە لە دوای ئەم شەڕە وەکو عێراق بەرەو کوێدا دەڕۆتەوە ئەگە ئەم شەڕ ڕاوەستە بەدیتنی من لە ڕاوەستاندنی ئەم شەڕەدا ئەم هێزانە لە عێراق بەهێزتر دەمن پێگەیان چونکە ئێران دەمێنێتن ئەگەر ئێرانیش ماوە وەکو بڵێن پێشگیریەکی زۆرتر بۆیان دابین دەکردن هێزە سیاسیەکان دیکەی عێراقیش وەکو بڵێن حزبە سیاسیەکان مالکی بێتن حەکیم بێتن سوودانی بێتن ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان بەلای ئێرانەوەدا بجوڵێنەوە یان خواستەکانی خۆیان بەلای ئێراندا زۆرتر بەرەو ئێرانەوە بچن حتا بەرەو ئەمریکا بەهۆی ئەو هێرشانەی کراوە سەر و وەکو بڵێن ڕۆڵەکانی شیعە کوژراون ئەمەش وەکو وەڵامدانەوەیەک بێتن بۆ ئەوەی کە ئەمریکا بێتە پێناسەکردن وەکو هێزێکی دەستدرێژیکەر بۆ سەرسەروەری عێراق و ئەمەش لە بیرمانە چێتە ڕەنگە لە داهاتوودا ئەگەر زۆرفەکە زۆر ئاسایی بوو پارلەمانی عێراق مثلا پرۆژه یاسای گەڵاڵە بکاتەوە پێشکەش بکرێتن لەلایەن هێزەکانی شیعەوە هێزەکانی وەلای ئێران لە پارلەمانی عێراقەوە وەکو بڵێن داوای قەرەبوو و یاکو سەرکۆنەی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر هێزەکانی حەزب شعبی ئەوانە بکرێت ئەمەش وەکو بڵێن هێزەکانی هەرێمی کوردستان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەخاتە دۆخێکی زۆر ئالۆزە کە ئایا وەکو بڵێن پشگیری پرۆژه یاساکی بەم شێوەیە بکرێتن یان هاوشێوەی ئەوەی کە مثل پرۆژه یاساک پێشکەش کرا لە پارلەمانی عێراق کە بریار درا پەسەندیش کرا کە هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە بۆیە وەکو بڵێن دۆخی داهاتی عێراق دۆخی زۆر ئالۆزتر دەبێتن عێراق دۆخی ئالۆزە بێت لە چ ڕوویەکەوە ئالۆزە بێت ئەم شەو تەمان کۆبوونەوەیەکێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەربارەی هەناردەکردنی نەوتی عێراق جا نازانم کورد هەمویان بەشداریەکەن یان بەشداری ناکەن وردەکاری زیاتر پاش نیم ساعتی ترە خەینە ڕوو بۆچی عێراق ئاوا ئەو زەرەرەی بەرەکەوێ بەڕایتەوە ئەم عێراقی کە تۆ باسێکی هەرێمی کوردستانی شەگرێتەوە لەو زەرەرەیە هاوبەشە بێ لەگەڵیە لە ڕووی یاسایی و سیاسی و هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق دەوڵەتی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی واقعن ڕاستە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی و بەڕێوەبردننی خۆی جیاوازی هەیە دەسەڵات وەکو بڵێن تۆڕی پەیوەندی نێودەوڵەتی جیاوازیە تۆڕی مەسەلەن ئاسایشی هەیە هاوشێوەی دەوڵەتێک هەڵسوکە و دەکاتەوە یەکی لەو کێشانەش کە ئێستا بەڕۆکی عێراق گرتووە کە لە ناوبینی هەرێمی کوردستان و عێراقدا بۆ کێشەیەکی ئاڵۆز ئەوەیە بەکارهێنانی مثل بۆڕی نەفتی هەرێمی کوردستان و بۆڕی تەکوب جیهانە کە بەڕێگای هەرێمی کوردستان تێدەپارەتن عێراقیش بەهۆی وەکو بڵێن گرتن و یاخود گامەرودانی گەڕەوەی هورمز لەلایەن ئێرانەوە ناتوانێت نەفتی خۆی لە خەلیجی فارسەوە وەکو بڵێن بۆ بازارەکانی جیهان بنێرێتن بۆ ئەو وڵاتانی کە نەفتی عێراقیان کڕێەوە یاخود بکەری نەفتی عێراقن بۆ ئەوە کە پێویستی بەوەی هەیە لە ڕێگای هەرێمی کوردستانەوە ئەم نەفتە حەتەڕادەیەک مەسەن بتوانێت قەرەبوو بکاتەوە وەلەو سەرۆکی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی لە ئەمڕۆ ئاماژەی بەوە دەکەوە بۆڕی هەرێمی کوردستان بۆڕی نەفتی هەرێمی کوردستان بۆڕی کەرکووک توانایەکی زۆر کەمی هەیە یعنی ئەو پەڕی نێزیکی 500,000 بەرمیل بتوان لە ڕۆژێکدا نفت بنێرێتن لە کاتێکدا کە عێراق پێویستی بەوەیە لە ڕۆژێکدا تقریبا 3 میلیۆن 4 میلیۆن بەرمیل نفت هاوردەی بازارەکانی جیهاندا بکاتەوە عێراق لەم ڕۆیەوە وەکو بڵێن تووشی کەمبودی داهاتی دارایی دەباتەوە وەکو بڵێن لە ڕووی ئابووریە و لاواز دەبێتن ڕەنگە ئەگەر بەردەوامی ئەم شەڕە بەردەوام بێتن چەند مانگێکی دیکە عێراق نتوانێتن موچەی هاوڵاتیانی خۆی بداتەوە موچەی دامەزراوەکانی خۆی بداتەوە پێویستی عێراق بەوەی دەبێتن کە سەرچاوی تازە پەیدا بکات بۆ ئەوەی کە قەرەبووی ئەم موچانە بکاتن بەشێک لەوە دەبێتن قەرزی ناوخۆیی هەرێم چی لێت ئێمە خۆمان لە خۆمانانین کاک سەردار ئێمە خۆمان لە خۆمانانین ئەگەر عێراق نەتوانێت موچەخۆرانی بات ئێمە چیمان لێت
ئێمە بەخۆمان حتا ئێستا وەکو بڵێن لەگەڵ عێراق کۆمەڵێک کێشەمان هەیە حتا ئێستا وەکو بڵێن موچەی چەند مانگی ساڵی ڕابردوو نەدراوە موچەی مەسەلەن مانگی 2 مانگی 3 حتا ئێستا مەسەلەن مانگی 3 و مانگی 4 بەرە مانگی 4 دەڵێن ئاسووی دیار نییە کە ئایا دەدرێتن نادرێتن حکوومەتی هەرێمی کوردستان ئایا بخۆی وەکو بڵێن شتێکی کۆ کردوتەوە پاشکەوتێکی هەیە کە لە ڕۆژی خەیراندا بەهانای وەکو بڵێن دامەزراوەکانی هەرێمی کوردستان بتوانن موچەی مەسەلەن هاوڵاتیانی کوردستان دابین بکاتەوە ئەوەی ڕاستی بێتن لە ماوەی لە دوای 2014 حتا ئێستاوە تقریبا ژیانی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەم بە موچەخۆرانی حکوومەت و موچەخۆرانی کادری حزبی و بەم شێوەیە بێتن وەکو ژیانێکی پێشمەرگاتی لێ هاتووە کە لە کاتی هەبووندا وەکو بڵێن موچەی پێیان دەدرێتن پشتگیرێکی ئابووری پێیان بۆیان تەرخان دەکرێت ئەگەر نەشبوو دەبێتن وەکو بڵێ بۆ خۆت وەکو بڵێن ژیانی خۆت بەڕێوە بێت ئەوەی کە پاشکەت کردووە بێتە مەزاقیانی لەم لە دوای 2014 حتا ئێستا تقریبا ئێمە لە ژیانێکی پێشمەرگاتی ئابووریدا دەژین دەتوانن بەم شێوە بن هەرێمی کوردستان حتا ئێستا نەیتوانی ئەو کێشان لەگەڵ عێراق چارەسەر بکاتەوە ڕۆژانە وەکو بڵێن دەوڵەتی عێراق کێشەی نێ بۆ ئێمە دروستە مەسەن لەم کێشانەی کە هەیە بۆ هەرێمی کوردستانی دروست کردووە پرسی مەسەن یەکسانکردنی دەواازە سنوورەکانە لە ڕووی ئابووریەوە پرسی سیستەمی ئەسیکودایە پرسی بازرگانیەک پرسی پێدانی دۆلارە بە بازرگانەکانی هەرێمی کوردستان و عێراق وەکو بڵێن ئەو سیاسەتی تەبعیز سیاسەتی جیاوازکاری لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا کە حکوومەتی عێراق بۆ خۆی بکاتن ویا لەلایەکی دیکەوە لەسەر حکوومەتی عێراق دادێتە سەمەکان سیاسەتە پەیرۆ بکاتن هەرێمی کوردستان دەخستوتە هەرێمی کوردستانی خستوتە دۆخێکی زۆر زۆر ئالۆزە لە ڕووی ئابووریەوە کە نەتوانێت جۆڵەی سیاسی زۆرتر بکات نەتوانێت جۆڵەی لەشکری زیاتر بکاتن بۆیە لە کاتی ئێستادا بەدیتنی من ئەو داخوازێنەیە کە حکوومەتی عێراق لە هەرێمی کوردستانی کردووە لەم یەک دوو ڕۆژە تقریبا خوێندنەوەیکی زۆر زۆر تند و چڕ بۆی کرا وەکو ئەوە بێتن کە هەرێمی کوردستانی ئەنامی شەڕ دژی بەغدادی کردووە ئەمە نەبووە بەم شێوێش نەبووە با مشمان لەبیر نەچێتن کە ڕۆژانە وەکو بڵێن هێزە شیعەکان وەکو بڵێن بە درۆن لە هەرێمی کوردستان دەدەن جێرخانی ئابووری هەرێمی کوردستان وێران دەکەن دامەزراوە دیپلۆماسیەکان وەکو بڵێن مەترسیان دروست کردو بەسەر دامەزراوە دیپلۆماسیەکان مەترسیان دروست کرد سەردانی هاوڵاتی هەرێمی کوردستان حتا ئێستا چەندین هاوڵاتی هەرێمی کوردستان شەهید کران و بریندار کراون لەژێر ئەم گوشارانەدا دەوڵەتی عێراق هاتوویەوە وەکو لە هەرێمی کوردستان دەپاڕێتەوە بێ ئەوەی کە مەسەلەن دەیوێتن هەرێمی کوردستان مەسەلەن خواستێکیشی نەبێتن کە خواستێکیشی لە حکوومەتی عێراق نەبێتن ئەمە بەم شێوە سیاست ناکرێتن یعنی حکوومەتی عێراق و هێزە شیعەکان کە دەمەوێتن بڵێم هێزە شیعەکان دەبێتن ڕەچاوی خواستەکانی هەرێمی کوردستان بکەن تر لەگەڵ هەرێمی کوردستان کە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەکولێتن حکوومەتی عێراق هیچ ئەو بژاردەنی لەبەردەستنیە کە بتوانێتن خۆی لەم قەیرانەدا ڕزگار بکات. سەردار شەریف شارەزای سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە زاخۆ میوانی ڕووماڵی کورسات نیوز بوویت بۆ جەنگی ڕوبەڕوو بوونەوەی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل سەری سەعاتە گەڕینەوە لاتان هاتان لەگەڵ.